دیارە ئەمڕۆ لە کەرکووکەوە تیشکە خەینە سەر بابەتێکی جیاواز ئەویش بابەتی جلی کوردیە کە لە کەرکووک تا چەند خواستی لەسەرەوە تا چەند جۆری هەیە و جۆرەکانی زیاتر کام جۆرە گەنجان حەزیان پێ یاخود کەسانی بەتەمەن حەز بە جۆرێکەکەن دیارە ئەمە جیاکاریە ئەم جیاکارە لە نێوان گەنجان و بەتەمەنەکان و کەسانی دیکەشدا هەیە وەکو لە هەموو شارەکانی دیکەشدا هەیە لە کەرکووکش دیارە کۆمەڵێک شوێنی تایبەت هەیە کە جلوبەرگی کوردی ئەدورن و ئەیفرۆشن بە هەمان شێوە ئەمە من لە یەکێک لەو شوێنانم کەوا کۆمەڵێک جلوبەرگی جیاواز و زۆر جوانی تایە سڵاو لێبێ پێم بڵێ چەند جۆری جلوبەرگی کوردی لای ئێوە دەسەکەوێت والله سەرەتا بەخێر بێمە کەناڵەکەتان بسم الله والصلاة والسلام على رسول الله الحمد لله والله هەموو ئەنواعێکەیە لە شاڵ لە دوگمەدار لە مەلیکی لە نێچیری الحمد لله هەمووی خواستی لەسەر لە کەرکووک ئێستا نەک برایانی کورد برایانی عەرەبیش دێن قاتی کوردیەکەن الحمد لله بۆەوە کە برایەتێکە لە خوای گەورە بە زیاد بێ ئەوەش هەرەیە لە کورد عەرەبیش جلوبەرگی کوردی لە بەرەکە زۆر هەیە ئینشەڵڵا ئەوش هەرەیکەن وەکو قاتەکان خواستی گەنجان دایمەن ئەوەی کە قیاسی کەلاریە وەکو کەلاری کە خوارەکەی کەلاری ئەوەی کە خوارەکەی تۆزێ ئەها باریکە شەواڵەکە ئانی پان نییە بەڵام خواستی ئەوەی کە تەمەنی گەورەیە وەکو شتێکی ناوازە ئەم قاتانەیە هەمووی کە دانراوە و دامانناوە شاڵمانەیە مەلیکیمانەیە نێچیری هەموو ئەنواعەکەیە الحەمدولله باشە ئەم قاتانی تۆ پێم وابێ نرخەکانی هەرزانە ئەگە بیدووری بە خۆت بە قیاسی خۆت فەرقەکە لەگەڵ ئەمانە بەڵێ طبعاً فەرقە بەخەیات قماش تا قماش کەوتووە قماشەی 5000 فەرقەکەی 20000 فەرقە قماش تا قماش بەڵام الحەمدولله هەموو قماشی چاک و شتی دەرەجەیەکە و بۆ قماشەکە خەیاتیش من خۆم خەیاتی خۆمانێ لە سلێمانی الحەمدولله بە شتێکی ناوازە و شتی جوان تەنها قاتی بە 30000 باش ئەم قاتانە لە سلێمانی هەموویە دوورێت بەڵێ باشە لە کەرکووک زیاتر کام قاتە ینی بەلایانی گەنجانەوە وەکو باس کرد ئەتوانی نمونونەکەی پیشان بدەیت وەڵاهی نمونونەکەی ئینشەڵڵا لەو دیوە پێتان پیشاندەم قاتی گەنجان لەو دیو هەمانە ئەمووی کە دوگمەدارە و کەتافەی هەیە ینی ئەو قاتانەیە باشە گرانترین قاتی کوردی ئەگە بیدووری تاکو چەندە ڕاوە هەرزانترین تاکو گرانترین شاڵە گرانترین شاڵم کە مەرەزی پێڵن لە کوردیە پێڵێ مەرەز ئەوە چەند ئەکەوێت قاتێک بەخوای حەسەب هەیە بە وەرەقە دووەرەقە تا حەوت وەرەقەش دەوەرەقەش ڕۆشتووە شاڵ بەڵێ بەڵام میسام شاڵان هاتووە بابلین تەقلیدە بەڵێ ینی هەر وەک دەستدوری شاڵ دووراوە بەڵام تەقلیدە ئەم تەقلیدە لە جۆری قماشەکەیە بەڵێ ئەسڵەکە نیە ینی قماشێکە احتیاجێت بەس ڕێک شێوازی شاڵ دووراوە بەڵێ باشە ئێستا لەم دوکانەی تۆ گرانترین جۆری قات کامیانە واللهی من خۆم داشکانم کردووە ینی بۆ برایان کوردی ئینشەڵڵا ئێمە هەموو کاتێ لێرە داشکانە قاتمان کردو بە 30000 هەمووی بەخوا ئەو قاتی تایە بە 45 و 50 هەموویمان کردو بە 30000 ئێوە بە جلوبەرگی کوردی پیاوانە فرۆشنی یا خوژنانیش ئافرەتانمان شێ بەڵێ بە قماشمان شێ لەو دیو قماشی ئافرەتان کۆتاڵمان شێ بەسێریکی وێش بکەین لەگەڵمانە بڕۆین سێریکی وێش بکەین پێم خۆشە جۆرەکانی جلوبەرگی ژنانیشم پێ بڵێ بزانین لای ژنانیش بە هەمان شێوە تا چەند خواست لەسەر جلوبەرگی کوردی هەیە لە کەرکووک وەڵی خواستی زۆرە بەڵێ جلوبەرگی کوردی بەس من ئێستا من بەس کۆتاڵمەیە جلوبەرگی کوردی بەس ئین تەمەنی گەورەمەیە لە ئافرەتانە باشە جلوبەرگی ئامادە ئەفرۆشن یاخود بەس قماش و ئەو شتانەیە وەڵە بەس قماشە بەڵێ تقریبا ساری قماشەکان چەندێکە قماش ئێستا کشمیرمان هەیە کە کشمیری دەبڵ بۆی پێلێن ئەوە قاتی کراسی بە 5000 بەڵام هەمانە سلینی پێلێن قماشێ تەنکە بە 4000 تا چەند خواستی لەسەر لەن ژنانی کەرکووکەوە والله الحمدلله هەمووی خواستی لەسرە لە خوای گەورە بە زیاد بێت تایبەت جلی کوردی ئەوە خواستی زۆر زۆری لەسەر لە کەرکووک ئەوش فەزلی خوای گەورەیە باشەوە کار چێ لە کەرکووک خواست ئەوە لەسەر جلی کوردی ژنان و پیاوان والله ئەتر الحەمدلله کوردایەتێکێ لە خوای جوانترین و باشترین جلی شەرعیەوەیە قاتی کوردی و جلی ئافرەتانە سەلامەتی بەڵێ ئەوەی کە بینیتانەما ینی دوکانێکی کەرکووک بووکە هەم جلوبەرگی کوردی پیاوان و هەم جلوبەرگی کوردی ژنان لێ کاتە لە تەنیش جەکتریەوە فرۆشەوەکو میوانەکە شموتی ینی لە کەرکووک گرنگێکی زۆر بە جلوبەرگی کوردی درێ لەلایەن گەنجان و لەلایەن کەسانی بەتەمەنی شۆ باماشەوە جلوبەرگێکی نەتەوەیی ئەیناسن و لەبەر یەکەن لە بۆنە و یادەکان و تەنانەت لە ڕۆژانی ئاسایشدا بەشێکی زۆریان جلوبەرگی کوردیە پۆش